نێچیروان بارزانی بە جانتەیەکی پڕ لە دۆسیەوە دەگاتە تورکیا. نەهێنی و زانیاری ورتان لەسەر سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ تورکیا پێدەڵێن. دوێنێ سەرچاوەکی سیاسی ئاگادار ئاشکرای کرد کە ئەمڕۆ چوارشەممە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە سەردانێکی فەرمی دەچێتە ئەنقەرە. دواتر سەرۆکایەتی هەرێمیش بڵاوی کردەوە. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سبەی چوارشەممە بە سەردانێکی فەرمی سەردانی ئەنقەرەی پایتەختی تورکیا دەکات. ئاماژەی بەوەش کرد لەگەڵ ڕەجەب تەیەب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا کۆ دەبێتەوە و گفتوگۆ لەسەر کۆمەڵێک دۆسیە دەکات. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار سەردانەکە بریتیە لە گفتوگۆکردن لەسەر دۆسیەکانی هەڵبژاردنی هەرێمی کوردستان، شەڕی بەردەوامی ئیسرائیل و حیزبوڵڵای لوبنان و مەترسیەکانی لەسەر عێراق و ناوچەکە. هەروەها هەندێک دۆسیەی ئەمنی، سیاسی و ئابووری پەیوەست بە عێراق و ناوچەکە گفتوگۆی لەسەر دەکرێت. سەردانەکەی نێچیروان بارزانی چەند ڕۆژێک پێش دەستپێکردنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دێت لەگەڵ کۆتایی هاتنی ماوەی بانگەشەی هەڵبژاردن بۆ لایەنە کوردستانیەکان کە لە کاتژمێر 12 شەوی ڕابردوو کۆتایی هات، بۆیە پرسی هەڵبژاردنەکانی هەرێم یەکێک دەبێت لەو دۆسیە گرنگانەی گفتوگۆی لەسەر دەکرێت. هاوکات سەردانەکە لە کاتێکدایە کە هەواڵی دەستپێکردنەوەی دانوستانی نێوان کورد و تورکیا و پەیوەندیەکانی ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان لەگەڵ قەندیل بۆتەوە باسێکی گەرم و پێشبینی دەکرێت نێچیروان بارزانی لەگەڵ ئەردۆغان تاوتوی ئەو پرسە گرنگەش بکات. هەر لەو چوارچێوەیەشدا ئۆپەراسیۆنە سەربازیەکانی تورکیا لە خاکی هەرێمدا یەکێکی دیکە دەبێت لە تەوەرەکانی گفتوگۆکانیان. پێشبینی دەکرێت چەندین دۆسیەی دیکەی ئەمنی و ئابووری وەک ڕێکەوتنە ئەمنیەکەی نێوان تورکیا و عێراق و پرسی فڕۆکەخانەی سلێمانی و لابردنی گەماڕۆی تورکیا لەسەری گرنگترینی ئەو دۆستیانە بن کە نێچیروان بارزانی و ئەردۆغان لە نێوان خۆیاندا تاوتویان دەکەن.